منداڵە چاوگەشەکان هیوادارم ئێوەش یارمەتی داکتاندن منیش هەویر دەشێرم. تخوا بەڕاستە دەیشێری حای لەمە تکەوێرێ وەڵڵا. سەلام عەلەیکم. جێ باشە بوو بانگت نەدەکردم ماڵت بەقڕێ نەگرێرێ وەڵڵا. وەش بشێلێ بشێلە. حاڵت چۆنە؟ وڵا باشم. ئەوە یارمەتی داکت دەدەینەوە خانم؟ بەڵێ. ئەدێ و پەنیرە چییە؟ وڵا ئەو پەنیرە داکم درستی کردیوە. تخوا بەڕاستە؟ هەڵڵایی پێم خۆشە. خۆشەویستان چاو لێکەن. ئەنوەخان لەو تەمەنەیدا یارمەتی داکیدا هەویری دەشێری. جای وایە ناشزانی نانیش کاوبوونە بۆ ئەخوا خۆشە بەنیلا. لە پێ ئەوە دەیکەنە چی؟ دەکەینە کولێرە بۆ ئێوارە دەکەین داکن کولێرەی خۆش دەکە داکن شێلاوێتی ئەو هەیرەدا گولێران دەکەین ئێوارە. کولێرە سوودەکان؟ بەڵێ. ئی بەتەن دوورێ؟ ئەرە وەڵا. یعنی من نانی نەخۆم نیڕۆ لەبەر کولێران. بابا دەبێ بخۆی و هیوادارم بێنەوە ئێوارێ بە کولێرەکان. پێم خۆشە هیوادارم ئیوا قسەزان بێ. جا دەڵێم دووربی لە چاوزاریش ها. وەخوا پەنیرێکی خۆشە. ئەو بەکر نەیخواست بە؟ بەڵێ. ئەو بەکر؟ بابا. ئەوش خواردی؟ ئەرە وەڵا خواردی. ئەهە پێمە تامە. ئەوی بزنانە؟ ئەرە وەڵا ئەی بزنانە. بەخوا خۆشە ئەی بزنانە؟ ئەرە وەڵا بزنانە. ئەها جامنەوە دەڕۆ. بەڵێ. تەندورێ دادەخەیت. بەڵێ. بەس ئێوارێ وەرنەوە بە کولێران. بەبێ کولێران ناڕۆمەوە. ئەرە وەڵا دەبێ. کار خێریشە. جا بەخوای گەورە نەخۆشی پێتا دەبن. ئەرە وەڵا. داوە ئەها تەندورەکەی داخەن. بەڵێ. پێوە نادەنە تا من دێمەوە. بەڵێ. باش لە بۆ خۆیان پێوە دەدەم. باشە. خۆ دەزانم لە بەڵێ. دە باشە خوا عافیت. ڕاحەفیز بێ. مردم نسک و جوانی کی جوڵەی کورد و زستانی خود مردم نسک و جوانی کی جوڵەی کورد و زستانی من لەبەری ئەو گۆزە دەمرم گوڵان دەیبەد بۆکانی دەوەرە ئاوێزدانت بن خۆشەویستی میوانی باڵا بەرز و چاوکاڵی وەڵڵا لە بەردێ مردم نسک جوانی میلی جارا و نیدی کوانی گردم دو ماشم لیسد لراستی خیابانی پیم گود آویزاند بیم پیر بوی او مکری دانی لو قل یار قول من یکاو بردی کونی و دالانی پیم گود آویزاند بیم وید شوراوی